یانی سی سادق لەسەر ئەنجام خراپەکان بەردەوامە و لە بەردەم هەندەرانی بە شێروانی میوانی دۆڕە. لە درێژی یاریەکانی خولی نایەبی کوردستان و هەفتەی پێنجەم یانەی سەی سادڵ لەسەر یاریگەی خۆی و بە ئامادەبوونی هاندەرانی ڕوبەڕووی شێروانی کەلار بوویەوە. لە نیوەی یەکەمی یاریەکەدا تیپی میوان بربەستی یەکسانی شکاند و لە خولەکی 34 کۆڕەنگ محەممەد گۆڵی یەکەمی شێروانی تۆمار کرد و بەو ئەنجامە بووە ناونیشانی نیوەی یەکەم. لە نیوەی دووەمدا سەی سادە هەوڵی زۆریدا بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە بەڵام سەرکەوتو نەبوون و شێروانە بەو تاکە گۆڵی یاریەکەی بردەوە. الحمدلله على كل حال پیرۆزبایی لە یانەی شێروانە دەکەم بەختێکی باشتر بۆ سەید سادق. ئێمە تیپەکەمان 5 بۆ 6 ڕۆژە وەرگرتووە و لایەنی جەستەیی تیپەکە خراپە. ما معد بإعداد صورة صحيحة. ئەم بردنەوەیە پێشکەشە بۆ هەندێرە بەڕێزانە کە لە کەلارەوە هاتوون پاڵپشتێکی تاوی ئەمە بوون و دەستخۆشی تاوان بۆ یاریزانەکانمەیە. ئێمە توانم بڵێم سێ خاڵی ئەمڕۆ زۆر گرنگ بوو بۆ ئێمە بە حکمیەوەی یاریگای سەید سادقی گەلە یاریگا زەحمەتانەی کە بە ئەستەم مەتوانین سێ خاڵی تیا بگری و سواز بۆ خۆی ئەمە توانیمان بەسەر ئەو ئەستەمەیە زاڵ بین ئەمڕۆ و لە لوتکەی ڕزبەندەکە بمێنەوە. ڕاستە یانە سێ سایق کە درەنگ دەستی بە ئامادەکاریەکان کرد بەڵام بەتایبەت لە نێو یاریگای خۆی توانین بڵێن تیپێکی سەختە بۆ هەموو تیپەکان و تەمەناکەم ئینشەڵا بەردەوامی لەم بردنەوانە و دەستخۆشی تاوان بۆ یاریزانەکانم هەیە یاریکی باشمان ئەنجامدا و ئەمان توانی بەڕاستی هەلەکان بقۆزینەوە گۆڵ زیاتر تۆمار بکەین و ئینشەڵا بتوانین برەو بەم بردنەوانە بدەین بۆ هەفتەکانی داهاتووشمان. سێ سایق باشتر بوو لە ئێمە بەڵام وەکو ئەوەی کە هەلی گۆڵکردن ئەمە چەندین هەلی گۆڵکردمان بۆ ڕەخسا بەڵام بەداخەوە لێزان نەبووین لە گۆڵ تۆمارکردنەوە ئینشەڵا بتوانین ئەو هەڵانە چارەسەر بکەین لە هەفتەکانی داهاتوویشی باشتر و گۆڵی زیاتر تۆمار بکەین ئینشەڵا. یانەکەی کەلار بە 13 خاڵەوە لوتکەی ڕیزبەندی گرتووە. سەی سادقش لە خانەی چواردەیەم تەنها 2 خاڵی هەیە. سوێ محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سەی سادق.